هەموو چاوەڕێی بینینی کەسوکاریانن بە تامەزرۆییەوە دەڕوانە ئۆتۆمبیلانەی کە لە شەقامی فڕۆکەخانەکەەوە دێن بێگوێدانە گەرمای ئەم هاوینە چاوەڕێی گەیشتنی یەکەم کاروانی حاجیانی پارێزگای سلێمانی و هەڵەبجە دەکەن. ئەوە نمونەی خۆشحاڵی و باوەش لە یەکدانی حاجیان و کەسوکاریانە لە دوای گەڕانەوەیان لە بەجێهێنانی فەریزەی حەج و کەسوکارەکانیشیان خۆشحاڵن بە گەڕانەوەیان بە سەلامەتی و تەندروستیەکی باشەوە. ئێمە زۆر چاوەڕوانیمان کرد لەخوا بەجیاوێ حەجەکانمان و سەلامەتی و پاکی و خۆشی هاتوونە ناومان و زۆر دڵخۆشین و پیرۆزبایی لە هەموو کەسێک و لە هەموو ساحێ و حەجەکانەکەین. وەڵی تر پێ خۆشحاڵم ئەم خەڵکات کۆپیرمەوە پێ خۆشحاڵم ڕۆیگم بۆ حەج و عومرەی خۆم کردووە و بەسەر بەردی هاتوونە شکر و زۆر سپاسدانم. زۆر خۆش بوو، زۆر خۆش بوو، زۆر مەمنون ئێلەیشنی هاوکاریان کردین و هاتوونە بەدەمانەوە. ئەو حاجیانە هاتوونەتەوە ئاواتیانە هەموو کەسێک سەردانی مەککە و مەدینەی پیرۆز بکات. هەروەها دەڵێن لەوێ خەڵکی کوردستان و پێشمەرگەیان لەبیر نەکردووە و دوعای خێر و سەرکەوتنیان بۆ کردوون. ئەوەیە خوای گەورە مسلمانان سەرخای ئیشەڵڵا گەورە بە گەورەی و عەزەمەتی خۆی ئیشەڵڵا بە نسیبی هەموو مسلمانێ بێ. خوای گەورە حەز و عەمرێ زۆر خۆش بوو، لەخوا بەزیا بێ، لەخوا بەزیاد بێ، زۆر بە خۆشی ڕۆیشتین و زۆر بە خۆشی و بە سەلامەتی گەڕاین و زۆر خۆش بوو فەریزەی حەجمان جێبەجێ کرد و یەکەم کاروانی حاجیان لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە گەیشتەوە شاری سلێمانی و کە ژمارەیان 356 حاجی بوون. بڕیارە فڕۆکەخانەکە لە ڕۆژانی داهاتوودا پێشوازی لە گەڕانەوەی 3524 حاجی دیکەی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە بکات. ئەمڕۆ یەکەمین کاروانی حاجیانە کە حاجیانی پارێزگای سلێمانی و سنووری سلێمانیە گەیشتونەتەوە خاچی هەرێمی کوردستان لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە کە ژمارەیان 356 حاجیە. ئەمەش لە کۆی 3524 حاجی دێ لە حاجیانی پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ئیدارەی ڕاپەڕین و پارێزگای کەرکووک و دیالە و دووس خورمات و کە سەرجەمیان لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە بەڕێکران بە مەبەستی بەجێهێنانی فەریزەی حەج. بۆ بەجێگەیاندنی فەریزەی حەج ئەمساڵ 5545 هاوڵاتی هەرێمی کوردستان ڕوویان کردووەتە وڵاتی سعودیە. لە کاتی بەجێگەیاندنی فەریزەی حەجیشدا بە پێی ڕاگەیەنراوەکانی وەزارەتی ئەوقاف دوو هاوڵاتی کە خەڵکی پارێزگای دوهۆک بوون گیانیان لەدەستداوە. لە ئێستاشدا بڕیارە لە ڕێگەی فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانیەوە سەرجەم حاجیەکان تاکو هەژدەی ئەم مانگە بگەڕێنەوە هەرێمی کوردستان. ئیحسان ساویر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.